دیارە من ئەمڕۆ لە نێو کارگەی کلتورم لە شاری سلێمانی لێرە بۆ یەکەم جار پرۆژەیەکی تایبەت پرۆژێکی جوان کە ئەمە بۆ یەکەم جارە لە شاری سلێمانیا بیری لێکراوەتەوە بەڕێوە دەچێت پرۆژەکەش با بڵێن بە ناوی پرۆژەی داهێنەرانە بۆ کلتور و پرۆژەی گیانی ببورن پرۆژەی گیانی بۆ کلتور و پیشەسازی داهێنەرانە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بێگومان ئەم پرۆژەیە خۆی لە سێ بابەتی جیاوازە ئەبینێتەوە سێ پارتی جیاوازە ئەبینێتەوە کە هەرێکیان بۆ خۆی چەند فێرخوازێکی تایبەت کە بۆ ماوەی سێ مانگ خولیان بینیوە و لێرە ئێستا بابەتەکانیان نمایش ئەکەن بۆ بینەران ئەو سێ بابەتەش سەرەتا با بڵێن لە دروستکردنی خشن کە لە سێ مادی جیاوازی مس زی و با بڵێن زاخاوی ئاڵتۆن یاخود زەر کارەکانیان دروست کردو لە ملوانکە لە بازن گۆبەرۆ کۆمەڵەیەک بابەتی جوانکاری خانمان و دوجاریش با بڵێن نووسینی دەقی سێناریۆ ئەوە بەشێکی پرۆژەکەیە و لەگەڵەوەشا دوجار ئەنیمێشنێک لەلایەن ئەو فێرخوازانەوە لێرە نمایش ئەکرێت بێگومان ئەم پرۆژەیە ئەمڕۆ لە کاتژمێر 11 دەکرێتەوە بەڕۆی میوانان و ئامادەبوانە بەڵام ئێمە بۆ پرۆگرامەکە ڕاستە خۆکەمان کردوتە ئەم کاتە و لێرە کۆمەڵێک میوان ئامادەن بێگومان بەڕێوبەری پرۆژەکان کاکسۆران نەقشبەندیم لەگەڵابێت کا بەڕێزیان وکو بەڕێوبەری ئەم پرۆژانە ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ کۆمەڵێک زانیاریمان پێبەخشێت و ئێمەش زیاتر گرنگی ئین لە سەر بابەتی جوانکاری خانمان کاکسۆران بیتە لای من سڵاو لێبێت ئەم کاتت باش بێت ناویشتانم کاتتان باش و ئەم کاتێ بینەرانیشتان باش سپاس بۆ بەڕێزت سەرتا با لەوە دەست پێ بکەین ئەمە پرۆژەیەکی زۆر جیاوازە و بۆ یەکەم جاریشە ئەم پرۆژەیە بەڕێوە دەچێت پرۆژەی گیانی بۆ بە کلتور و پیشەسازی داهێنەرانە پێشتریش گفتوگوی ئەوەمان کرد یعنی پرۆژەکە زۆر تایبەتمەندی هەیە خۆی زیاتر لە چیا بینێتەوە چۆن بیرسان کردەوە پرۆژەیەکی وا بخەنە ڕۆ بۆ فێرخوازان بەڵێ زۆر سپاس بۆ ئەم فرسەتە بەڕاستی پرۆژەکە خۆی کە لە سەرەتاوە کاتی خۆی کە لەلایەن ڕێکخراوی OCSD ڕێکخراوی کولتور و گەشەپێدانی بەردەوام خات و دکتۆرە ڤیان کە دەستیان کرد بە نووسینەوەی ئەم کۆنسێپتەوە ئەم پرۆپۆزەڵە بۆ گۆتە ڕێکەوتن لەسەر دوای ئەوەی کە نزیکەی ساڵ و نیوە 2 ساڵ مناقەشەیەوە کرا کە چۆن ئەم مەشروعە بێنرێتە سلێمانی و لێرە بەردەوام بێت خۆشبەختانە کە ئیشەکان تەواو بوو هەمووی سەری گرتووانە دەستمان کرد بۆ مەشروعەکە مەشروعێکی زۆر گرنگە بۆ ئەم منتیقەیە بە تایبەتی بۆ شاری سلێمانی لە برەوەی کە با بڵێن هەم لە برەوەی کە پایتەختی کولتوری و هونەریە ئەتوانێت کاریگەری زۆر هەبێت لەسەر کەسەکانی جا لەو ڕۆوە ئەتوانین ئێمە وەکو جەنابە لە پێشێکەکەی زۆر باش وتێک کە با بڵێن تەفاسیلی مەشروعەکە چۆن و چۆن نییە لە سێ بەشە خۆیە بینێتەوە هەر سێ بەشەکە فێرخوازی خۆیانیان هەبووە لە درێژایی 3 مانگە مامەستای زۆر باشیان بۆ دابین کراوە لە دەرەوەی وڵات و ناوەوەی وڵات بۆەوەی کە بتوانن مەشروعەکانی خۆیان جێبەجێ بکەن و بکەونە سەر پێی خۆیان هەر لە سەرەتاوە با بڵێن دەست کراوە بە بواری فێرکاریە سێمە ئەگەر نمونەی خشلەکە وەرگین حەزەکەی با بەدەم قسەکردین شۆ بچینە لای خشلەکانەوە گەر هاوکارم لەگەڵم بێت ئەمە نمونەیەکی زیندوی ئەو بابەتی خشلانەیە کە پێم خۆشە خۆت ئاماژی بێت خۆی باشتر وایە فێرخوازەکان خۆیان باش دوای ئەچمە لاشیان بەڵام ڕوونکردنەوەی چکە بەس ئەمەی کە ئێوە ئەیبینن بەڕاستی ئەمە هەمووی پلێت و سیم و وایری مسوزی و ئەوانەیە کە لە شتی زۆر ڕۆماتریالی زۆر سەرەتاییەوە توانیانە گەشتون بەم مەرحەلەیە کە ئێستا ئەم هەموو شتە جوانە دروستەکەن بەڕاستی ئەم مەبەستی سەرەکی غەیری فێرکاریەکە مەبەستی سەرەکی لە هێنانە ئارای ئەم پرۆژە کولتوریانە و بە بازارکردن و پیشسازیکردنی بواری کولتوری ئەوەیە کە بازاری هونەری و بازاری فەنی لە کوردستان بەگشتی و لە سلێمانی بە تایبەتی هی سنعات بێتەوە کایە چکە خۆتە زانی ینی بواری دروستکردنی خشل و زێر و زی و ئەمانە بازارێکی زۆر گەرمی هەبووە لێرە مەسەران قەیسەری هەبووە کاتی خۆی کە جوولەکەکان لێرە بوون ئیشی زۆر باشیان لەسەر کردووە بەڵام بەداخەوە دوایی کە ڕۆشتوتەوە ئەمیشە نەماوە لەبەرەوە ئێمە ئێستا سەرەتایی دەست پێکردنەوەی ئەو ئیشانەمانە کە بتوانین بازاری پیشسازی لۆکەڵ لە ناو شارەکەیە باشتر بکەینەوە کاکسۆران چوتەیەکی ترت هەیە تۆکو بەڕێوبەری پرۆژەکان بۆ ئێمە بۆ بینەرانی ڕۆژێکی نوێی بخەیتە ڕوو دوجارێژ ئەچمە لای میوانەکانی تر وڵایی ئەم مەشروعێکی گرنگە من هیوادارم کە ساڵانی تریش کە بە خۆشحاڵیەوە ساڵی داهاتوش بەردەوامە بێ بەڵام دڵنیام لەوەی کە هەتا زۆرتر و باشتر بەردەوام بێ خەڵکێکی زیاتر فێرە بێ
ئەمڕۆ ئێستا لە سعات 11 کە دەسەکەین بە دابشکردنی با بڵێن شاهدەکان بەسەر فێرخوازەکانە بە چاوی خۆتانە بینن کە چەند نزیکەی 50 کەسێک لە سێ بواری جیاوازە مەرحەلەیەکی زۆ باشیان بڕیوە کە بەڕاستی ئەمە کاریگەریە بێ لە با بڵێن لە پێگەێنانی ژێرخانی پیشسازی و کاری دەستی ناوچەکەیە. زۆر سپاس بۆ شتەکانە دەستەکانە خۆش بەڵێ وەکو کاکسۆران ئاماژەی بۆ کرد ئەمە پرۆژەیەکی گرنگ ئەبێت بۆ ژێرخانی ئابووری وڵات و هەم لە ڕووی پیشەسازی داهێنەرانەشەوە کە ئەبینن ئێستا با بڵێن ئەو بابەتانی کە لێرە نمونەیەکی زیندون اینجا من ڕوونکردنەوەی زیاتر بۆ میوانەکانم بەجێڵم خاتوڤیان وەکو با بڵێن کۆنسپتی کارەکە لێرە بە شازێکی ڕاستەوخۆ پێم خۆشە کۆمەڵی گفتوگوی لەگەڵا بکەم ڤیان خان بیتە لای من سلااو لێ بێتم کاتت باش بێت بەس پێش ئەوەی قسە بکەین پێم خۆشە ئەمە بۆی بۆ بەرچاوڕۆنی بینەران وازەح بێت ئەمەش ئەزێت نەبێت دەستەکان خۆش بێت ڤیان خان تۆ وەکو ئەوەی کە پێم وا بێت ئامادەکاری سەرەکی ئەم پرۆژەی ئەم فێرخوازانە کێ زیاتر هەڵبژێراوە تاوەکو دەست بەنە ئەم کارانە بەڵێ زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان تەوان بیرۆکی پرۆژەکە لەوە هات کە ئێمە چۆن وا بکەین ژن بخێنەوە بازاری کارکردنەوە لە بەتایبەتی لە بواری جوڵەری و لە بواری با بڵێن زێڕ و مجەوهراتە چونکە بازارەکە خۆتەزانی ینی لە کوردستانە ئەو زمینەیە نرخساوە بۆ ژن کە ئەم کارە بکات. ئەوەی کە بیرمان لێ کردەوە ئەوە بوو کە خەڵکانێک بێنینە پێشەوە کە لە ژێر تەمەنی 30 ساڵەوە بن بۆی بتوان لەگەڵ کارەکەیە گەورە بن خەڵکانێک بێ کە ئاستێکی خوێنەواریان هەبێت و فرسەتی کارکردنیان نەبێت لە هەرێمی کوردستانە بەتایبەتی دەرچووی زانکۆ پەیمانگاکان ئەمانە ساڵانێکە بەهۆی نەبوونی با بڵێن هەری دامەزان لە حکوومەتە خود بۆچی ئەو ئەرکە قورسە هەر بخرێتە سەر حکوومەت یعنی لە هەموو دنیا حکوومەت نسبەتێکی کەمی مۆزەفینی هەیە ئەوەی تری خەڵک بە بازاری کارەوە خۆی خەریکە داهات بە خۆی دروست بکات بیرۆکەکە لەمەوە هات کە ئێمە کارێکی وا بکەین کە ژمارەیەکی زۆر ژن مەشغوڵ بکەین بۆی منافسەش لە بازارە دروست بێت چونکە ئەوەی کە تۆی بینی ئێستا لە بازارە مەسەلەن لە بیستەکانەوە تقریبان هەر جۆری ترادیشنال جۆری کلاسیکی کاری زەرنگەری هەر ئەوەیە کە هەیە مەگەر لە هندستانەوە لە مەسەلەن دوبەیە و لە شوێنێکەوە لە وڵاتێکی ترەوە جۆرێکی تر لە داهێنان هاتبێتە ناو کللتوری زەرنگەریەوە لە هەرێمی کوردستان بەس ئەمەی کە ئێمە بیری لەکەینەوە ئەوەیە کە ئەم کچانە بە تایبەتی ئەوانیان کە دەزرنگینیان هەیە ئەوانیان کە کۆلێژی هونەریان بەشی پەیمانگای هونەر جوانەکانیان تەواو ڕەن بێ باشتر ئایدیان هەبێ بۆ مەسەلەی کاری دیزاینکردن لەگەڵی ئەوانیان کە کاری بزنس ئەکەن ئەوانشیان کە مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان ئینڤۆڵڤن یان تێوە گلاون لە کاری دەزرنگینی و ڕادەکەم پێم خۆشە نمونەیەکی زیندوو بەدەستەوە بێت کە ئاماژەی پێ بکەین کە ئەمانە دیزاینیشی تیاکراوە کاری دیزاینیشی تیاکراوە خۆت باسی بکە یەکێک لەو نمونانەمان بۆ نمونە باسی بەڵێ ئەمەیەکێکە لەو نمونانەیە کە تۆ لە بازارە ئەگەر ئەمە بە زێر دروست بکرێت و ئەم شوێنی نقیمەکان بە تەواوەتی جێگەی بکرێتەوە ئەبینیت کە مثلن لە بازارە ڕەم بێ شتێکی لەم بابەتە لە بینی مۆدرن و لە بینی ترادیشنەڵان نەبێت چونکە نقیمەکان ترادیشناڵن پەیوەندی بە کللتوری کوردیەوە هەیە ئەم جۆرە نقیمە ڕەنگیە بەڵێ یاقوتیا بەڵام دیزاینەکە دیزاینێکی با بڵێن مۆدرنە تۆ توانی لە بازار کەرسێکی ئاڵتۆنی لەم بابەتە میدانیەکی ئاڵتۆنی لەم بابەتە بینی بەڵام بەم جۆرە نقیمەوە بەم جۆرە دیزاینەوە ڕەنبێکارێکی ئاسان نەبێت بتوانین ئەمانش خۆیان بۆ نمونە کاریان تیا کردووە هەمووی ئەمەی کە تۆی بینی لە ئەلفەوە بۆیە هەمووی با بڵێن دەزرەنگینەکانی خۆمان ئیشیان لەسەر کردووە. ڤیان خان کۆمنتی ترت چیە لەسەر پرۆژەکە بۆی هەلیش بڕەخسێنم بۆ بەشداربووەکانی تر قسان لەگەڵا بکەین. زۆر سپاسی ئێوە کەم بە ئامادەبوونتان ببورن لە کەم و کورتەکانمان هیوادارم کارەکەش بەردەوام بێت و بتوانین بەڕاستی یعنی ئەمە هەر دەردێڵەن وەهم نەبێت بخینە سەقفی هەرێمی کوردستان و ڕاستەقی نەبێت. یەکێکی تریش لە خاڵەکان ئەوەیە کە بۆ نمونە لێرە کۆمەڵێک دکتۆرە ڤیان ئەگەر ئاماژەی پێ بکەین لێرە ئەو مامۆستایانی کە لێرە وانەکانیان وتۆتەوە یاخود خولەکانیان وتۆتەوە بە فێرخوازان لە وڵاتی ئێرانەوە هاتوون خۆشبەختانە یاخود کۆمەڵێک پیشەوەری زرەنگەر خێر لە هەموو کۆی وەرشەکەیە لە ئێرانەوە خەڵک هاتووە لە ئینگلتەراوە بە ئۆنلاین دەرزی وتۆتەوە لە مثلن لە شارەکانی تری هەرێمەوە مثلا ڕیمارکیان یاوە کۆمنتیان یاوە لەسەر کارەکە بۆی چۆن پێش بکەوێ یعنی ئەتوانم بڵێم گەلە کۆمەکیەک هەبووە لە کارەکەیە بۆی کە ئیشەکە بگاتە ئەم نەتیجەی ئێستا. بۆتەکانت بەڵێ خۆشببختانە ئەم پرۆژەیە وەکو ئاماژەی پێ کرد ئەو دوو میوانەشم کە بەردەوامی ئەبێت لێرە ناوبەناو میوانەکانیش یان سەردانی ئەم پرۆژەیەکەن ئێستا دوو فێرخواز لەگەڵ مایە لە کامتانەوە دەست پێ بکەم تۆرە ئیشەکەت لێرەوەیە؟
باشە سڵاو باشی باش چاوەکەم سپاس دەکەم. بچی بەشداریت کردووە و خۆت با بڵێن خریجی بەشێکی کولیەیەکی کۆلێژێکی یان هەر سەلیقەتێ لە بابەتی جوانکاری خانمانە. من خلیجی ڕاگەیاندنم بەڵام کە ئەم وەرشەیە کرایە و کە ئەم دەورەیە کرایەوە حەزم کرد بەشدار بم، حەزم کرد شتێکی جیاواز تاقی بکەمەوانێ. ئیتر ناوم نووسی و ناوم تۆمارکردناوم هاتەوە و خۆشبەختانە ماوەی 3 مانگە لەگەڵ هاوڕێیان مامۆستایان موستاب لێرە بەردەوامین. پێم خۆشە بە کردداری ئیشێکمان بۆ بکەیت کە ئێوە زیاتر کارتان لە چیا کردووە کەسی لە سەرتاوە کە دەستمان پێکرۆ بەتەل ئیشمان کردووە تەلەکانمان کرەوە بایرا و دوایی ملوان کەوشمان لێ دروست کرد ئەمێکە لە کارەکانمان کە دوگمۆدۆڵا بە بەو شێوەیە کردومە یعنی سەرەتا لە سەرەتاوە بەچەل دوایی کردنەوە بایرا و دوایی نقیم تیا بەکارهێناوە و لە کۆتاییشە بڵین بە هەمووی بەلەحیم پێکۆم ناوە یعنی دانە بەدانە هەموو بابەتەکانم لە حیم کردووە و هەتا ئەو کاتێک کە بۆ بەم هینە بەڵام کۆتەشتمان کە زاخاو بە بەداخەوە کە کێشێکمان لە زاخاوکەیە بۆ دروست بوو دوێنێ ئیشەکەمان باشی زاخاو نەکرا کێشێک دروست بوو ئەوەمان تۆزێ کەم و کورتیتیا هەیە لێرەش داوا لە بردن لە هەمویان ئەکەین کە ئەگەر لەوەی ئەمڕۆ نتوانین بازاڕی بکەین شتەکانمان بفرۆشین لەبەرەو کێشەی بۆمان دروست بووە بەڵامیتر بەعام ئیشەکانمان بەو شێوەیە و ئێستا چیمان بۆکەی بۆم کارە وڵی ئەم کارە تەواو بووە بەڵام تۆزێ خوار بۆ توانێ عنی ئەوەیە کە بڵێن ئیشمان لێ کردووە ئیتر نازام ئەگەر ئەوە ڕێکی بکەمەوانێ. خۆشبەختانە ئێوە بۆ نمونە هەر ئەوە نییە کە ئێستا پێشانگای کاری دەستی ئەکرێتەوە ڕەنگە پێشانگای جلی کوردیان کۆمەڵی کاری مرواری ئەم شتانە متومڕوەکان زیاتر کاری لەسەر بەڵام ئێستا بە شێوازێکی تر خاتوونەکان ئەم کاریان قسۆتە بازاری کارەوە خۆتان کار لە با بڵێن زی و مس و زەخە لە یەکەم خاڵەوانەی لە یەکەم خاڵەوە ئەو تەلە لە وایەرێک دەریە خۆمان لەوە دەری يعني بەڵێ ئێستا ئەوە بڵێ بوون من ئەمە تەلێکە باشە لەو وایرە کارەبایەکان هەیە لەوە دەرهاتووە پاکراوەتەوە دوایی ئەوەی پێویست بکراوە بە بایرا و گوڵی لێ دروست کراوە دوایی بە لە ئیشی لە حیمن تیا کراوە ئەوەی پێویست بووە نقیم تێکراوە ئیتە بەو مەرحەلە تا گەشتۆتێ زۆر سپاس ئەمێ ڕوونکردنەوە بۆ بم کە ئەمە بازارێکی کار بۆ ئەو کەسانی کە کۆلێژێکیان تاوا کردووە خریجی بەشێکن لەم خولانەیە توانیویانە بەشدار بن سلیقەیەکیان هەیە لە کارێکە لێرە ئیسا بە دەست و پەنجە ڕەنگینەکانیان کۆمەڵێک کاری زۆر جوان ئەبینم ئەگەر ئاسایی بێت بە کۆمەڵێک کاریش پیشانی بینەرەکانمان بم هەمومانێکی پشتونێک مشکارێکی زۆر جوانە ئەمە پشتێنەکانمانەکە بەو شێوەیە هەمومان هەرێکە باشە ئەمە یەکێکە لە پشتێنەکانی کەکە لێی فەرخوازان کە ئەمیش بەڕاستی ئیشێکی زۆر قورسی تیاکراوە تا گەشە بەم مەرحەلەی کە ئێستەکانە بە فێرخوازێکی تر وەرگرم سلااو لێ بێتم کاتت باش بێت بوونی ئەم پرۆژەیە چۆن ئەبینیت بەخێر بگیانەکەم تا ڕادێکی زۆر گرنگە ئێمە سەرەتاوە نەمانەزانی یانێ چۆڵی هیچمان لە من نازانی بەس چۆڵ یەکەم زان مەقەستەکە مەقەست ئەو مەقەستەمان پێ ناتوانرا قورس بوو بۆ دەستێ نەچکەی پیاوە بەستی بەرەبەرێساوە ئاسان بۆ بەدەستمان لەماوەی ئەو سێمانەیە زۆر شت فێر بووین. با پرسیارێکە لێ بکەم یەکێک لەم پرۆژە جوانە ئەوەیە ئێوە دوای ئەچنە بازاری زرنگەرەکان ئامادەی ئەوە تایەوەکو خاتوونێک لەگەڵ ئەو کەسە پیشەوەرانەیە بۆ ناساندێکی تایبەت بە خۆتە بێ هاوکاریکی تایبەتی ئەو کەسە پیشەوەرانە بکەیت کە کاری زرنگەریەکەن خۆشبەختانەی ساکچانیش لە مەیدانی کارە زۆر هەوڵەیە بەدڵنیای ئەوڵا زۆر حەزەکەم ئینشەڵڵا ئەگەر تەرفەت بگونجێ بتوانین بۆمان بڕە قسە لە داهاتوە حەزمان لێ ئەگەر ئینشەڵڵا بەردەوام بین بەچی بەشداریت کردوتۆ وەڵا هەمومان هەریەکە و بە مێشکی خۆشتمان دروست کردو ئێستا ئەو بەبوونەیە کە هەڵەگرت ئەو خەنەلی زاخاوەکەی بۆ دروست بوو ئەو مەدالیا بوو دوو دانەشم دروست کردو بۆ گوارە بووی زۆر بێ ئەمانە بەخێر بێکیان زۆر سپاس بۆ تۆ بەڵێ خۆشەویستان کۆمەڵێک ستاندی کاری تریش لێرە ئامادەن هەر یەکەیان بە بابەتی جوانکاری خانمان لێرە لەم پرۆژەیە ئەمڕۆ بابەتەکانیان مایشەکەن بۆ ئامادەبووان و میوانە کە لە کاتژمێر 11 ئەکرێتەوە ئەمێ دووباری کەمەوە ئەمە پرۆژەیە کە بۆ ئەو کەسانی کە بەهرەیەکیان سەلیقەیەکیان هەیە لە کارێکە لە دروستکردنی کارێکە توانیانە لە خولەکان بەشدار بن و دوجار ئەم کەسانە ئەچنە بازاری کارەوە و هەلی کاریش زیاتر ئەڕخسێنە بۆ ئەو کەسانە